زۆر گرنگە بە تایبەتی یەکەم شت خاڵی سەرەکی دەرونی لە بۆ دەرونی زۆر گرنگە چونکە هەست بە ئاسوودەیەکی زۆر دەکەی کە تو تێکەڵاو دەبی لەگە ئەو سروشتە جوانێ دوایە تێکەڵاوبوون لەگەر خەڵکی هەموو کوردستان و جاری وای دەرەوە شتێدا بەڕاستی زیاتر خۆشحاڵ دەوی چونکە وەرزش یعنی ژیان ئەو خانمانەی کە لە ماڵەوە هیوادارم ئەوانش پەیوەندی بکەم بەو گروپە جوانانەی شاری کۆیە چونکە گروپ زۆرە دەتوانن هەر گروپەچی هەر شارێک دەتوانین لە دەرەوەش بی بەڕاستی ئێمە زۆر زار لە هەولێر و سلێمانش پێمان دەڵێن ئەگەر بگونجی ئەنگۆ بەلای مەدابێن لەگەرتان دێن چونکە بەڕاستی گروپەکان بە تایبەتی گروپی خۆمان و ئەوانی تریش زۆر گروپەکان خۆشە زۆر ڕێزی ئەو خانمانە دەگرین چونکە هەموو خوشک و داچیمانە پێمان خۆشە پەیوەندیمان پێ بکەین بۆی تێکەڵاو بوون لەگە ئەو سروشتە جوانە لەگەر ئەو شاخە جوانانەی کوردستان هەتاوەکو بیبینن لە خۆیان لە نزیکەوە بەنزییان بیبینن لە نزیکەوە بیبینن بزانن چەندە خۆشە و شاخانە چەند هەست بە ئاسوودەی دەکەن کە تێکەڵاو دەبن لەگەر سروشت. ناوم نەزیفە عەزیز حاجی باسە خانە نشینم زۆر سوپاسان دەکەم گروپەکی زۆر خۆش و سەرکەوتو ئینشاءالله بە خۆشی هەموو لایەک دەچین و هەموو کاتەکی لەگەر سندیگار گروپەکی زۆر سەرکەوتووە زۆر خۆشە زۆر بە خۆشی دەچین و دێینەوە زۆر قەلب و خۆشە زۆر هەوڵ دەدەم کە لەو ڕۆژانەدا کە شاخەوانی هەیە بچن یعنی بە تایبەتی یعنی لەگەر شاخەوانەکان زۆر کاتەج خۆش بەسەر دەبین و دێینەوە بەسەر ساجان فەرقینیا لۆ هەموو پێویستە کاتێک لۆ ئەوانێت کە ئاها بە تەمەنی چەند خۆشەعنی وایان یعنی لۆ بە تەمەنەکان زۆر خۆشە کاتی کە بەسەر دەبەن دەستە و شاخەی قەلبیان خۆش دەبێتن لۆ نەخۆشیەکان لۆ هەموو شتەکان لۆ دەرونی ڕاستەن کاتی دەرون دەت و جەوەی خۆش وەردەگری وەنیا هەموو لایەک و زۆر سوپاسان دەکەم و ئێوەش بەخێرن سەرچاو پیرۆزبایی لە ڕۆژی شاخ دەکەین ئەو ڕۆکەکە ڕۆژی شاخی جیهانیە پیرۆزبایی لە گشت جیهان و کوردستان و گروپە جوانەکانی شاری کۆی دەکەین ئێمە و ڕێکخراوی ئۆسکار هەفتانە شاخەوانی خۆمان ئەنجام دەدەین زۆر گرنگە بۆ جەستەیی بۆ باری تەندروستی باری دەرونی ئێمە ڕێکخراوێکی تایبەت بە ژنانین کە ئەو ژنانەی دەبێن لە بۆ سەر شاخ هەست بە خۆشیێکی زۆر دەکەن و دەرونیان تێدا ئارام دەبیتن یعنی وەکو بڵێ جەستەت پێویستی پێ بەڕۆیشتنە لە بۆ تەندروستی زۆر باشە. دەستان خۆش.